زیندانیانی سیاسی لە شاری سلێمانی گردبوونەوەکە بۆ داواکاری خەرجکردنی بڕی ئەو منحەیە کە دەگوترێت لێیان بڕاوە. ئێمە داواکاریەکانمان بەم شێوەیە. یەکەم بەردەوامبوونی منحە و امتیازاتی زیندانیانی سیاسی تا هەموارکردنەوەی یاسای ژمارە 11 ساڵی 2011. دووەم هەموارکردنەوەی یاسای ژمارە 11 و هاوتاکردنی هاوشێوەی یاسای مافو امتیازاتی زیندانیانی سیاسی لە عێراقی فدراڵ. پرسم ئەمان کەینە سەر شاشەی تەلەڤیزیۆن کە هێتە بەوزۆعی شەهید یا زیندانی سیاسی یا ئەنفال ئەڵێن ئێمە هەرێمێکین لە عێراق ماف و دەستورمان لە عێراقە باشە کاکە کە ماف و دەستوری ئەم هەرێمە لە عێراقە بۆچی کارەکانی ئێمەش و مافەکانمان نەخرێتە سەر عێراق. گربوونەوەکەی زیندانیانی سیاسی هاوکاتە لەگەڵ داواکاری بەشێکی زۆری موچەخۆرانی کوردستان کە نزیکەی 2 مانگە موچیان پێنەدراوە. ئێمەش لە مەڵبەندی ڕێخستنی سلێمانی بڕیارمان داوە هەر چۆن پشتیوانی چین و توێژەکانی گەلەکەمان و شارەکەمان بووین و ئەبین بۆ گێڕانەوەی مافی خوراویان زیاتریش بە ئەرکی لە مێژینەی خۆمانی دەزانین پارێزەر و داواکاری تەواوی حقوق و امتیازی ئێوەی شەهیدی زیندوو زیندانی سیاسی بین بە شێوەیەکی ئیداری و یاسایی و مەدەنیانە لە ڕێگەی نوێنەرەکانمان لە حکومەت و پەرلەمانی کوردستان و عێراق یان لە هەر کات و شوێنێکدا و بە هەر شێوەیەک پێویست بکات. ئێمە ئەمانەوێ ئەو یاسایی کە لە دەستوری عێراقا کە جێبەجێ ئەکرێ بۆ سەرجەم زیندانە سیاسیەکانی عێراق ئێمە ئەمانێ ئەو مادەی چوارە لە پەرلەمانی هەرێمی کوردستان هەموار کرێتەوە. ئێمە نامانەوێ یاسای ژمارە 11 وەکو سوالکەرێک خێر و سەدەقەمان پێ بکە حکوومەتی هەرێم. ئێمە دەمانەوێ مافەکانمان بەپێی دەستوری عێراقی فیدرال بێ. داوای خۆمان ئەوەیە کە بە هەموو شێوەیەک ئیشمان بۆ کردێ و لە حەقی خۆمان ینی بێهین نەبین و ئەوانە و بچین داوای حەق خۆمان بکەین و تاکەیت لەم هینە بێبەش بینەوەمانە. لە چوارچەوەی عێراقدا بە هەزاران زیندانی سیاسی هەن کە مانگانە منحل لە حکومەت وەردەگرن و زۆر جاری زیندانیانی سیاسی بە شەهیدی زیندوو وەسف کراون. ئەم زیندانیە سیاسیانە دەڵێن مافی خۆمانە لە کوردستان هەمان ئیمتیاز وەربگرین کە بۆ زیندانیانی سیاسی عێراق خەرج دەکرێت. عوسمان بەکرگەلی کوردستان، سلێمانی.